بینەرانی بەڕێز ئەم کاتتان باش ئازیزان خۆشحاڵم لەوەی کە جارێکی تر لە ڕێگەی بەرنامەی گەشتەکانی ئەو دیوچیە بووین بە میوانی ئێوەی هێژە. ئەم جارە بەرنامەی گەشتەکانی ئەو دیوچیە ڕووی کردووەتە ناوچەی سەرشیوی مەریوان و ئاوایی قامیشەڵە. ئێستاکە من لە ئاوایی قامیشەڵەم لە وەرزی زستان و بەهار دیمەنێکی زۆر جوانی هەیە. ئێمە لە وەرزی زستان هاتوین، ئێوەش هاوڕێمان بن با پێکەوە بڕێن ناو خەڵکی خۆشەویست و میێوانداری ئاوایی قامیشەڵە. فەرموون با پێکەوە بڕۆین. روحم كشكتي ورا ورا ودوري بعدي روحم كشكتي ورا ورا ودوري بعدي ئەوەکانی دەوروبەری قامیشەڵە لەم لاواوای هەنجیران هانەشەخان هەیە، گاگل هەیە، هەروە بێتەوە شینارە کە چۆڵ بووی سێەمڕە شاسوار گەوێڵە وشکەڵان. ئەم لایژمانەوە ئەکەوێتی تەخاکێرا خۆ سەرمەرزین ئاخرین ئاوایی نیەمە. زۆر باشە. سنووری ئێوە لەگەڵ ئەو دیوەکەوێتە کام ئاوایی؟ ئاواییەکانی ئەکەوێتە هین شێرە نەرمەڵا سیرسان ئەوانەسە لەویە لە ئەوانە یانێ ژن و ژنخوازیما هەتا بووە لاوایەکان. چەند ماڵە و نفوسی چەندێکە؟ وڵی تقریبان 46 ماڵە ئاوایی قامیشەڵ 46 ماڵ 180 نەفەری جەمیەتیەتی. چەند ماڵتان ها لە دەرۆی ئاوایی؟ وڵی لە دەرۆی ئاوایی زۆرن. ئەرا وەڵی ئیسیانی ئەگەر بێنەوە دوو بەرابەر ئاوایی یانی سێ بەرابەری جەبێتەوە ئیسە چوونەتە شار گشتی لە شارن. خەڵکی بەچی سەرقاڵن؟ وڵی خەڵکی ئیتر ئێمە کارمانەوە حیوانداری و ئەمڕە هینیژە مثلا کاری کەشاوەرزیشە تا ئەنازەیەش بە ئەنازەی خۆن نە کەشاوەرزیەکی فرنە، کەشاوەرزیەکی فقط بە ئەنازەی مەسەڵەن خەرج و باجی خۆمان. چی ئەکێڵن زۆرتر؟ وڵی گەنم و جۆ و نۆک و ئەو شتانە فرەتەوە گەڵن ئەمڕا دێبەر و مەسەڵەن باخ و ئەوانیشمان نەهەیە. باخەکانتان چییە؟ وڵا فرەتر هەمورە. ئەرەوەڵە هەم ڕەشەیە؟ ئەرەوەڵا سپیکەشمانە زۆر لە سپیکەکەمەوە لە ڕەشەکەی زۆرە. بۆ خۆتان یان هەناردەیە کە نەیفرۆشن؟ وڵی لەمەوبەر بۆ خۆمان بۆ خۆمان و مەسەن بەش قەوم و کەسووانە ئیسێژەر بەش قەوم کەدەوە لە ئیسێ چون قیمەتەکە واقعان ئەرزشی هەیە بۆ فرۆشتێژە. ئاوایەکەتان چەندکانی هەیە؟ وڵی ناو ئاوایی دوودانەکانیە ئەلبەتە کە خەڵکی زووشەکە ئەیگەڕنەوە ئاوایەکە چونکە دوودانەکانی لە ناو ئاوایە بووە بە بۆنەوە هاتوون لە دەور کانیەکان ئەماڵیان کردوەوە. ئیتر ئەم ئاوایە لەوە هینی کردوە سەرچاویگرنە کانی زۆری هەیە مەسەن کانیەکانەکە بە دەوروبەر ئاواییەوە بن. بۆ ێژن قامیشەڵە؟ وڵی ئەو شتەیە کە ئێمە بیست بێتمانەکە بۆیان گێڕابێت نە قامیشڵە کانیەکیان قامیشی لە دەورابووە قامیشی لە دەورا بووە هەکەیتر لەویا ماڵیان کردوێت و هاتون تێنە قامیشڵە این باشترین گزینەیە بۆی بەڵێ بۆ ناخوات. تا مەریوان مەودا و فاصلەتان چەندێکە؟ 35 کیلومتر فاصلەمانەیە تا مەریوان. لێرەشۆ تا سەر جادەی ئەسڵیەکە 5 کیلومتر بەڵێ. شوێنە خۆشەکانی ئاواییەکانتان شاخەکانی دەوروبەر یان شوێنە گەشتیاریەکان سێرانگاکاتان کوێن؟ وڵی ئێمە گشتی سەیرانگا هەر کوردستان منتەقەی کوردەواری گشتی سەیرانگایە. وڵیتر مەسەڵەن شوێنەکانمانیسە مەسەڵەن ئەوە ناوتاقە ئەو لام لە سمایلەمانەیە شوێنێکی زۆر خۆشە مەسەڵەن بۆ سەیران و بۆ شوێنی خۆشی هەیە ئاو ئەوانی هەیە بۆ سەیران زۆر خۆشە. دەرودەشتیژەی تر بەهاران یانی ئەمانە گشتی پڕەبێت لە سەیرانگەر لە مەریوان ئەوانە یەن بۆوانە بۆ سەیران. ناوتاق ڕێواسی هەیە؟ ناوتاق بەڵێ هەستی بەڵام کەمە بووە سۆی نازوو زۆری بوو ئیسێ نەریتر کەمە بووەتە تقریبن. Asma
مانگم نیادی عشقی بالاتم تا بڕوای مرهدیان هەرماتەم لە ئاوایی قامیشەڵە لە وەرزی زستان لەسەر تەنورێکی گەرم هاین لە خزمەت دادە زەریفەی ڕۆشناس گەرەکمانە لەگەڵیانە وتوێژ بکەین هەر وەکو ما باقی ئاوایەکانی تر لەوانەیە هەر چەند ماڵ و تەنورێکیان ببێدێنە سەر تەنورەکە و هەر چەند ڕۆژ جارێک نانەکەن نانەکانی جۆرا و جۆرە لە ناوچەکانە لەگەڵ دا زەریفەی قسەکەین دا زەریفە وەخت و بەخێر بێ یارو بەخێر بێ ئێوەش بەخێر بێنێ یاخوا سەرچاو زەحمەتتان کێشاوە هاتون بە ئاو خاکی ئێمە بەخێر بێنێ تو زیاد سلامت بیخۆ هەر خەڵک ئاوایی قامیشەڵی خەڵی وێڵێ وێڵیت چۆن هاتیتە ئاوایی قامیشەڵ وەڵایتر لەو وەختا ژن بە ژن بوژنم بۆ برام کردووە و ئیتری هەر وەخزمان شکر باش بۆ تۆرانشتە لە بینمانە نەبووە و لەخوا بەزابێ باش بوون نیسە ماڵ و مناڵی خۆم هەیە و شکر و زیندەگیمان خۆشە و دەوران دەرزگیرانداری ئەهات بۆ ماڵتان نەوەڵە بەخوا دوو ڕاهاو ئەویش دە عانەوە گیسێ نەبوو خەڵک گوێی نێدا ناوەڵە نێهات زاوا کە ئەچوو بۆ لای دەستگیران خەڵاتوشتیە بر نادەم کە لە قەن و ناخەنە و ئەو جۆرەشتان ئەو سەردەمانەی ئێوەش بوو لەو دەورە ئێمە نەبووین هەر قەوارە کراس و ئاوا کلکەوانەی تەڵاو ئالەوانە کەمتر ئاهاو زۆر باشە ماڵە خەزوران زۆر جار بێگاریەکەن بە زاوا بێگاریتان پێکرد ناوەڵا شکر لە فرە باش بووین من دایک میسێژە و زاوایە فرە خۆشە بێ زۆر خۆشی گەرەکە زاواکەی باش بوو ئیتر وە خۆم باش بوو ئەویش خۆشی گەرەکە و ئەلەر ئەمریان نووسێش دایک ماوە دیێنی لێکەوە چێ بۆ لای هیوادارم هەروە ژیانتان پڕ لە خۆشی و بەختەوەری بێ لە تەنور چەند جۆر نانەکەن وەڵا لە تەروون ئەم نانەیەکەن و کولێرە نانی تەنوری بێ تەرونیە تر کولێرە پەنجە کێشیژی پێکەن هەر عالم هەویرە و ئاهیا و هەویریژە بەجی ئاشێلین ئەوە هەویری فەرقەکە پەنجە کێشی لەگەڵ ئەمە پەنجە کێشی ئەم نانەیەکێخە دا زەریفە ئەمە ئەم کولێرە چییە؟ مەم کولێرە مای پێڵێ مای ئەرێ تۆ لە بینی کولێرە هەست و نانەوان نییە نە کولێرەیە نەنانە ئەرەوەڵە مەهایش مەبەست و منزوریان ئەو مەهایەیە یانێ نانێکە لەسەر ئەو مەهایە لە بینی کولێرە پەنجە کێشی یان گاڵگاڵی و نان تەنوریە دروستیەکەن پێژن کولێرەی مای ئەمە ناوساجیە ئەمە ناوساجی کەرە ماس ئەوە ڕۆنی خۆمانە خۆماڵیانە و ئەمە دۆشاوی هەرمێکە بوو ئەوەش کولێرەی مەهای لەسەر تەنورەکەی ماڵی دادە زەریفەی ڕۆشناس لە ئاوایی قامیشەڵە بێ ئەوە ناخۆش من هەموو جار ئەوە ئێژم بێ ئەوە ناخۆش بریا ئێوەش ببوایەن کە پێشوازی خەڵکی ئاوایەکانتان ببینایە کە چەند بە دڵفراوانیۆ چەند بە ڕووگەشیەوە پێشوازی لە میوانانەکەن هیوادارم ئێوەش سەردانی ئەم ناوچانە بکەن شوێنێکی زۆر خۆش و گەشتیاریە بە تایبەت لە فەسڵی زستان و بەهارە بێ ئەوە ناخۆش من چەند تیکەیەک ئەخۆم بۆ ئەوە ببێتە هاندەر بۆ ئێوە کە ئێوەش سەردانی ئەو ناوچانە بکەن و بۆ هیوایەکە گوناحتان لەسەر شانم نەکەوێ فەرمو ئەوە من مێردە خۆتە سەڵامەت ئەوە من مێردە خۆتە سەڵامەت دیدارە خێر بن تا
ساعات وقيامات داوم كوتو تداوي من بناجات امين الصورة قل عبرا دولاري بارن بزادي باشي هم شاوري كرخاني قاندو بيرني سواري بتالان كوت يا داستر دواري بين وبين الله واي لقولي خساري لە ئاواییەکانە بەزستانان کە ئیتر بەتایبەت پیاوان کار و فرمانی دەرۆیان نامێنە و دەرو دەشت دێن لە گۆڕەپانیان مەیانی ئاواییەکەیان لەسەر بانێکیان لەبەر ماڵێک هەر هەموو کۆ بنۆ ئاوم جار چیکلە و گەڵا ئاهێن و جا دای ئەنێن و ئاورێک خۆشەکەنەوە لە دەوریا و دەسەکەن بە قسەکردن و بە قسەی خۆش و بە حکایەت و چیرۆک و داستان و بەسەرهات و ئەو شتانە ئێستاکە ئێمەش لە ئاوایی قامیشڵین لە ناوچەی سەرشیوی مەریوان هەروە کە بینن خەڵکی ئاوایی کۆبوونەتەوە و ئاورێکی گەشتمان کردووەتەوە لە دۆریا وێساوین و دوایی گوێگری قسە و باسی ئەوانە بین. زوو قوربان خۆ بۆ بڕخۆیمکانان نەبوو لەخوا بەزیا بێ بۆ خۆ بۆ حاڵەتی ژۆ ئەو نەخاز بوون کەسێ ماڵە شتێکی کراتەوە بڕواکە گە دەپیا و چوونە لەگەر یا قەرانێکیان نێسەر ئەم ماڵە نەتەوە ئەی فەرمی بەبێ تەناب بەبێ شاغۆ بەخوا باوکم کردوێتیەوە ئیسێش هەتێک نەشوە ئایسە من هەمە هەلو ماڵات ناوی چی بوو؟ محەمەوە وەسا بەنابوو وەڵا هەر خۆی بەنابوو هەر خۆی بەنابوو لازمی نەکرد بە تەناف و شاغۆڵۆمان هەر دایەنا نێژە ڕووخا ئیسەکانە کاکە تێفکری بە دیوارەکانتان چەند وڵا هەشتا سان بوو بە هەشتا سان ئەرە وڵات بلوکسی سانتیدان ئەرە وڵا بە 5 میتر بەرزێکەوە دیوارە ئەوەم برادران نەزانی شەنێ خەنەکان لێدا وڵا قوربان تا ئاگەیە پتەوی وەختی وا بوو شوێن کەوت بوو شوێن بوو بەد بوو نەمان نەکەن پتەوی بوو شوێنش بوو مترێکمانەکەن 2 میترمانەکەن جا ئاگەیە پتەوی دیوارەوە بین چین بەردەکان چیتانە کرد هەر بۆشکە کەڵک بوو بە قڕ هەمان دەشتی وشکە کەڵکیش نەبوو بەخوا و بەردەکانی خراپە بۆ بەدی کانوشتە نەبوو ئەوە بەردەکانیشی خراپ بوو هەرێکێ بەرتانە هاورد وڵا قوربان هەلە دەوەر ئاوایە بە پیکونیۆڵ دەرمانەهانی و بیلاتەژبی بە وڵاغەمان هانی ساهۆڵمان بۆ دروستە کرد بە ساهۆڵەمان هانی بەردەکە ئەرە بەخوا ئام هەموو بەردەتەوەی بینیگەشتێ بە وڵاغات و مەسیری چەند ساڵ لەمە بەرتر زەماوەن و کردو کاشەری وڵا قوربان من ساڵی 63 زەماوەن کردووە باش خێزان و خەڵکوێ وڵا خەڵکی بەردەڕەشەی سەرشیوە چەندێ دوورە لەگراوە وڵا قوربان لێرە بە 2 سەعات بە پێجا بگەی چۆن دۆزی تۆ وڵایەتە قوربان لە وەختا ئافرەت کەم بوو لەر کواکە ئافرەتێ بواە چون داوایان نەکرد ئێتر باوکم چوو داوای کرد وڵا قەولیان پێیان بەخوا چەندێ دوای ئەوە بینیت وڵا قوربان هەرزەکار بووم لەوێ ئەم بینی ئەو گرتبووی ئەو کاتەکەم گرتبووی ئەرە وڵایەتر باوکم چوو هێژبیتر دروست بوو بڕوا بفەرمو بەسەوەتەجێک وە دیوەگی سێن نەبوو کابراشێ لە وەتاقێ کات تێر قسەی بەسەوەتەجێکی پێ بوو چوو بە سەلۆکێ دیمعبووری کرات یعنی ئەوەتە بینینی تۆ وڵاوەی تە بینینی من بوو دەورێ 3 مانگ مارەکرام و ئەسە هەڕم نەبووچم بەو دیرا لە دەوران لە سەردەمی دەستگیرانداریە نەئەچیت بۆ وانەکان نەشومنەوەڵا وەختێ شوون بۆ بوو کێنج هەر ماڵێ یەک پیاو چوون بە سواری بیلاتەژبی هێسروشتەوە شوون بەخوا لەو سەرۆ لای حیوانە هەنی لە ڕێیا برژانیان بە پێ زیڕەمەکەوتم کەیبانم تیاشوە چوون بە دەمیان و چە وەرزێک بوو چە وەرزی قوربان حەو ڕۆزستانی ما بووە لە زستانەکەی خۆش بوو ڕۆکە قاژەکەما پێگەیت بوو کەما پشتێنیات بوو ئەم جار زەماوەنشتان کرد قوربان زەماوەند کورە لە وەختا زەماوەند هەفتەیە زەماوەند بوو ئەیتە بیان زانی ئەم جمعە زەماوەنەکەی ئەم جمعە دەستانەکەی باڵپەرکێتە ئەم جمعە سێ فوشتیاندا بەدەستیا بەی پێدام بەخوا کات بەخواست کەیبانمە سەریە شەمەعەمین و سێفە نەبێتش ئەو تارای سروشتیشیان ئالەوەڵا قوربان تارای سو شەریف ئەو گۆرانیانە کە ئەو سەردەمایان خوێند کێ گۆرانی بێژە لە منتقا کێ قوربان ناشکوری نەبێ خۆ برا ئیسە بەخوا لەم لێرە گۆرانی وێ ژێوان نەبوو لێرە لە دەیتر و ئاوتە چوارتەرەف شاسوار مەسەن وشکەڵان هەنجیران هانەشەخان کشتێم دیانمان داوەتە کرد شەو ئەمان و بڕوا بکە لەبەر چراتۆڕە تا بەیانی پڕکێمانە کرد ئیسە ناشکوری نەبێ کاکە گیان کابرا بە مۆبایلێک و مەشغوڵ شی قەدیمی گشتی لەبێ شووە بەخوا نەماوە چەند مناڵۆیە کاش وڵا قوربان 6 مناڵ بێ خوا لێو نەسێنی کارەکەت و نۆکەرێک خوا لێو نەسێنی خۆ کاش شەریف بێگاری کرد بە ماڵ خەزوورە و ئەرە وڵا قوربان
لەو ئانای گوێزام و هەشی ساڵەشە 4 کەرنتم گێڕایە جا بۆ نەکبەتی ڕۆژە گەڵابێ ئەحمەدووی بخداي بمكانا بدري بمليراتانا عضوان بحري غزمانا اللي وعاول ابوكانا دورا دستم دستبك وبنصيبا محرمانا درد لا من رش اسمر بود مرد من اسكاد البر درد لا من رش اسمر دادا حەفسە خۆڵکی ئاوایی بەردەڕەشەی سەرشیوە بەڵام لە بڵێن قامشڵە شووی کردووە مردی کردووە مردەکەی ناوی کاشەریفە لەگەڵ یا قسەمان کرد ژنان لە ئاوایەکانە بەڕاستی ئەرکیان زۆر قورسە کاری زۆر زۆرەکەن و شان بە شانی پیاوان ئەتوانم بڵێم زۆرتر لە پیاوانی هەوڵ و تێکۆشانەدەن حەفسە لە دەرگای گەوڕەکەیانە کە قەرار بەرەوەیە کە ئاواڵف بە حەفزە مانو نەبی بە قوربانە دەستان خۆش چەند ساڵە های لەم ئاواییە وەڵا 35 ساڵە 35 ساڵە شۆکە و ناوی چییە؟ وەخوا ناوی ناز بەڕێزان ئەوە کولتورێکە لە ناو کوردەواریە زۆربەی ژنەکان ناوی مێردەکانیان نادەن بۆ نمونە ئەو یان باوکی ئەو باوکی ئەو ناوی ئەبێ یان بە ئەو هیچ یانە تو سێرکە 35 ساڵە هاوسەری ژیانن ناوی مێردەکەی نابات ئەوە کولتورێکە حیا و شەرمی ژنانی سەردەم یەک نیشانەدا کە تەنانەت ڕووەکەن لەوەی کە ناوی مێردەکانیان بڵێن یانە ئەگەر کارێک و پێی بێت چۆن بانگیلیەکە حەت ژنان لە ئاواییە چیەکەن وڵاتی بکەن گستی خەریگا ئەم کار نەگە من ئەیکەم ئەوانیش گەڵا خۆتان نیکەن باڵێ ئەرێوەڵا شەریف یارمەتیوەدا ئەو خۆی گەڵاکەیەکە فەقەت منێکم بەردەوڵەتەکەی حیوانە وردەتانەیە وەڵا حیوانە وردەمانەیە چەند سەرتانەیە وەڵا نزیک هەستا سەرمانەیە خوا زیاتریکە ئینشاءڵڵا هەر خۆشت دەرو دەشت و فقط بۆ هەردە کوڕەکەم لێ ناوڕانتان نەماوەدا حەفسە ناوڕان نەگە خۆش بێتێ بەفرەنە ئیسەنا بە وەرزی بەهار و هاوی ئەڕۆن ناوی ئاژەڵەکان حیوانەکانیش و ناوەوانە ئەرێوەیان لێەکەی چی ئەرەوەڵا دەست خۆش بێ یاخوادا حەفسە لەبەر خاتر من یەک جار قاوکە لە کاشەریف خوا قەزا بکەوێ لە من بە قوربان و باگی لێ ناگەی لە ئاواییەکانە کاتی بێکاری بە یاریکردن بەسەر ئەبەن بە تایبەت لە شەوانی زستانە خەڵک لە دەوری یەکا کۆبێت و لە ماڵێکەوە خەریکن یاریەکەن لە ئاوای قامژڵە یاریەک هەیە تایبەت بە خۆیانە لەوانەیە لە داهاتوێکی زۆر نزیکیشە ئەو یاریە تاپۆ و سەب بکەن بە ناوی ئاوایەکەی خۆیانەوە ناوی یاریەکە لە چەنە ئاوا لە چەند جا چۆنە یاریەکە هەروە کە ئەبینن خاجێک بە ئیزافەیەک دروستەکەن 4-3-2-1 لە هەر چوارلاکەوە ئەمجار کەسێک شارەزا لەو یاریە پشت دەکاتەوە لە مۆرەکان و ڕوەکاتە ئەولا کەسێکیش لەملا ئەڵێ لە چەند ئەڵێ ئەوەڵین جار لە 4 لە چەند لە 3 لە 2 لە 1 و مۆرە هەڵەگرێت دوای ئەو ئەبێ ئەوە فکری باش بێ ئەوە لە بەرچاویا ببێت ئەو شتانە بزانێت کە ئەو ئەگەڕێتەوە چەند مۆرە یان چەند شت ماوە
ئێمە ئەڕۆین لە ئاوەی قامەشڵە لەگەڵ کاک عەبدوڵڵا و کاک سدێق کە باوکو فەرزەندیشن ئەو یاریە ئەبینین بزانین چۆن لەچەند لە چوار لەچەند لە سێ لەچەند لە دوو لەچەند لە یەک لەچەند لە سێ لەچەند لە سێ لەچەند لە دوو لەچەند لە یەک لەچەند لە دوو لەچەند لە سێ لەچەند لە دوو لەچەند لە یەک لەچەند لە یەک لەچەند لە سێ لەچەند لە دوو لەچەند لە یەک لەچەند لە هیچ لەچەند لە دوو لەچەند لە یەک لەچەند لە هیچ لەچەند لە هیچ لەچەند لە دوو لەچەند لە یەک لەچەند لە هیچ لەچەند لە هیچ لەچەند لە دوو لەچەند لە یەک لەچەند لە هیچ لەچەند لە هیچ لەچەند لە دوو لەچەند لە یەک لەچەند لە هیچ لەچەند لە هیچ لەچەند لە یەک لەچەند لە هیچ لەچەند لە هیچ لەچەند لە هیچ لەچەند لە یەک لەچەند لە هیچ لەچەند لە هیچ لەچەند لە هیچ لەچەند لە یەک لەچەند لە هیچ لەچەند لە هیچ لەچەند لە هیچ یەک هیچ هیچ بغلا زلفك وشونا وليسيا وقبخت بارني يا وردا ملك تخوا كاركان قردون هموي هروايا ليلة دولة مني براقيان مواجلون جوانت گەرەکە مینەگەن بەوەبڕۆی بۆ سەرێ دۆژ باران دەبارە ڕێزە بە ڕێزۆی دایم چاوێکمێ زارەگەن لەوە ڕێی کارێزان وەیان لەوە ناسكي من دوكاوي نوتو شون مسوتيني ويا مانا زويا خواتو كم بيو كم بشو كم كعزيتم بعدين من اجيان بوقي يا بەڕێزان هونەر خۆراکی ڕۆحە بە دڵنیاییەوە لە هەر شوێنێکی ئەم کوردستانە ئێمە ئەبینین کە کەسانێک خەریکی هەوڵ و تێکۆشانن و توانیویانە لە بواری هونەریە خۆیان ڕابهێنن و زۆر جاریش تەنیا خۆیان بۆ خۆیان و بڕێکیش لە لای کەسانێک لە ئاوەی قامەشڵە لە لای کاک عەلی ئەیومەنین و هەروەها دایکیان و باوکیان و کچە خنجیلانەکەیان دادەستانیە و کە حەمساڵە و هێلیە کا عەلیش خۆی شمشاڵە ژەنێ لەگەڵ یان ناوەتی وێژەکەین کاک عەلیگیان وەختوو بەخێر بێ قوربانە بەخێر بێ یاخوا ئەوە بەخێرەتین جرابتانەکەم بۆ ئاوای خامی شەڵە کە بەسەرتان کردین بەخێر بێنی یاخوا خۆش بێخۆ لە کەیەوە دەست و کردەوە بە شمشاڵ ژەندن وەڵای من تقریبا 13 ساڵە بەڵێ یەکەم جار بیرتە چۆن بوو هەوگری و پیا کرد پێ یەکەم جار شوان بووم ئەلاقەم پێی بوو هەڵم گرت تووەڵا ئەو شتێک وەزانی ئەو وەختانەکە هیچم نازانینەوەڵا ئەوڵین جارم بۆ هەڵم گرت شمشاڵت لەکوێ پیا کرد شمشاڵ کوڕی ئامۆزام لولەیەکی کونکراوی بوو ئەوەی پێداوەڵە دوای چەندێک کارکردن تۆزە فێر بووی وەڵا دوای 6 مانگ ئارەوەڵا گوێتە گرت لە شمشاڵی کەسی تر یان نا هەروە خۆت کارەتە کرد هەروە خۆم کارم کرد کەمتر گوێمەگەر دوایەوە گوێمەگرت ئیسە گوێگرم زۆر کرد هێشتا من هەر ناڵم شمشاڵژەنێکی چاکم چون کاکە هەتا زۆر کارکەی چاکترەبی لە لای کەس فێر نەبووی نەچوتە لای کەسیش نەوەڵا تا لا هیچ کەسێ نەچوو لەگەڵ کەسا شمشاڵ ژەنیەوە بۆ گۆرانی وتنەوەوانە لە زۆر کەسە
ئەرەوەڵا لە ئاوایەکانە چووم بۆ دیەکان زۆر چووم بۆ زەماوەند چووم شایی و زەماوەنوانش بەڵێ ئەرەوەڵا زۆر بەزستان کە ئاژەڵ و حیوان لە ماڵەوەیەوە ناچێتە کەژوکێ و دەرودەشت ئەوەیە کە گەڵای بۆ ئەکەن لە بەرنامەکانی ترا باسمان کردووە کە چۆن گەڵا ئەکرێ ئەمجار ئاوا هەڵیەواسن لە داڵانێکە و حیوانەکان ڕۆژانە ئەکەنە دەرەوە و دێن وەکو بڵێ گەڵا ئەخۆن لەگەڵ گەڵایشە ئاڵەفیشیان پێدەن بەڵام یەکێ لە خواردەمەنیەکانی زستانان بۆ ئاژەڵەکان لە ئاوایەکانە گەڵایەکە پێشتر لە کۆتایی وەرزی هاوین گەڵاکانیان کردووە و هێناویانەتەوە و لێرە دەبنێ. جاران لە ئاواییەکانە هاوماڵی و هاوکاری و هاودڵی ناو خەڵکە زۆر بوو بەختەوەرانە ئێستش ماوە بەڵام جاران شتێکی تر بوو بۆ وێنە کاتێکە بەفرێکی زۆر بباریایە ئیتر چەند کەس و پێکەوە ئەڕۆشنە سەربانەکان و هەر چەند کەس و بانی کەسێکیانە ماڵی تا دوایی ئەهات ئەمجار خواردنی ئەو ڕۆژانەش تایبەت بوو بۆ وێنە شەلەم دۆینە کەشکەک و ما باقیشتەکانی تر ئەهاتن دۆینەوە ڕۆن جا بڕە جاریش ئاردیان تێ کرد و خەسیانە کردۆ ئەمجار ڕۆن و دۆشاویشیان تێ کرد ئێستاکەش هەر ئەو شتە لەناو ئاوایەکانە لە بڕە شوێنە ماوە لە قامەشڵاش هەر ئەو شتە ماوە ئەو گەنجانە ئەڕۆن ئەوبانە ئەماڵن با پێکەوە بڕۆین وێنەیەکی ئەو سەردەمانەی زوو ببینین. Oh
ئەوڵین سڵاو ئەنێرم بۆتان لە بۆ بەرنامەی گەلی کوردستان سڵاوی گەرم بەدڵ و بەگیان دووبارە سڵاو بۆ تۆ کاکیان هەر لە پێشکەشکار تاک و کامێرە بەخێر بێن گشتان یەخوا بۆ ئێرە خەڵکی سەرشیوم زیرەکم ناوە باتنی ئێوە دڵم گەشاوە میلەتی سەرشی و هەمووی تایبەتن هەر هەمووی خۆشڕوو بە محیبەتن لە هەر کوێ ڕووکەن ئالەم سەرشیوە ئەڵەن میلەت وە چاکمان نەدیوە با بچمەوە سەر ئەسڵی شیعرەکەم من بە سەرشیوە ئفتخار ئەەکەم قامیشڵە خۆشە بەرز و بەربازە چوارکانی تایە ئالەم هەورازە قامیشڵە خۆشە پشتەکەی شاخە کێوە گەورەکەی کێو سیازاخە قامیش لە شەشتێ تاک و بمێنم بە شاخ و دەشت و دەشتا بخوێنم سڵاو لە شاخ و کێو قامیشەڵێ چونکە میلەتی هەر وەکو گوڵێ ئەوەی لێدێ و ئەوەی لە شارن لە شای و شیوەن وەک یەک بەشدارن بەخوا حافیزی و بە ماڵ ئاوایی پێشکەش بە ئێوە و خەڵکی ئاوایی منیش لەلایەن خۆم و ستافی بەرنامەی گەشتەکانی ئەو دیوچیا زۆر زۆر سپاسی کاکە زیرەکی ئەیوازەکەم کە بە شیعرەکەی هەم بە خێرهاتنی ئێمەی کرد هەم لوتفی کرد سەرشی و قامەشەڵەشی ناساند هیوادارم تەمەند درێژ و نمونەشی زۆر بێ سپاس کاک زیرەک ژنانی کوردەواری جیا لەوە کە کاری ناوماڵ و تەنانەت کاری دەرەوەشەکەن لەگەڵ ئەوەشە زۆر جار دەستڕەنگینن پیشەی دەستی سنعەتی دەستی زۆرێکیان کاری کڵاش چنین کورە نازانم تەونەکەن و بڕێکچێت بەڵام دادە ئامین ئەمینی خەڵکی ئاوای قامیشەڵە جیاواز لەو کارانەش دەستڕەنگینە و کاری ترێکە تەنور دروستەکە کلورە دروستەکە پشتە دروستەکە کۆزە و ماباقی شتەکانی تر لەگەڵ دادە ئامین قسە ئەکەین بزانین چۆن دروستی ئەکاتوە چی تریش دروستەکە دادە ئامین وەخت و بەخێر بێ بەخێر باشی شکر سلامەتی سلامت بیشتڵ دا ئەمین هەر خەڵک قامیشەڵەی نەوەڵا هەڵکوێی خەڵکی باخانم باخان چۆن گەیشتی تاگرا لێرەشم کە قسمەت بێوەی بیەخوا دادا ئەمین چی و چی دروستەکەی وەڵا ئەم پشتە و کلورە و تەرون و ئاوا گۆزە و کیتەڵە و هەراوبەز میشم دروستە کرد ئەوانە ئیتر ئەوانە تازە لای کێ فێر بوویت وەڵا هەر لە خۆم فێر بوو ئەرێ وەڵا هەر خۆم فێر بوو چۆن بوو یەکەم جار چی و دروست کرد وەڵا یەکەم جار بڕێ پشتەم دروست کرد ئەمەیە کە ئەکەوێتە پشت کلورەی هەن وەڵا ئەوەتانی ئەرێ وەڵا هەنگوێنەکەی تیاکەن هەنگەکە پورەیەگە ئەنیشە بە دارەکەەوەی گریت ئەیکێتە ناو کلورەکە ئەگە زانی و زۆرە ئەو پشتە ئەنێ بەقنکەی و بیلا تەزبی ئاوە هەنگوێنەکەی ئەچێتە ناو وەڵایەتی ئەگەر هەنگین دروستکە ئەچێتە ناو ئەوە ئایتر لە ئەوەڵۆ ئەیهێنیم پختە و تەمیز ئەیبێژم و خاکە سوورەی بۆ یێنم ئاوێتە یەکەم و لەوەلا ئەی شێلم و ئەی خوستێن و پختە و تەمیز با جوان پشێ لێ خۆشە ببێتم لە دروستیە چەندێک ئەو قوڕە ئەمێنێتەوە تجارکاری سێ ڕۆژ چوار ڕۆژ ئەرێ وەڵا زۆر باشە لە بڕە شوێنە ئەبینین کە خوریشی تێکەن مووی بزن و مووی بزنوشت بە مووی بزن ئەی شێلی پێشەو کارەکە ئەرێ وەڵایت بۆ گشتیان یا تەنیا بۆ تەنورەکە وەڵا بۆ تەرون و بۆ پشتە و بۆ کلورە و بۆ گشتیە جا ئەم ئاوایە چەند تەنوریاتیە وەڵا گشتی تەرونی منە هین تۆیە زۆر باشە بۆ دەرەوەی ئاوایەکانی شەبە وەڵا ڕۆیوە بۆ دوفلورە ڕۆیوە بۆ بەردەڕەشە ڕۆیوە بۆ ئەم دیارە بۆ گشتی ڕۆی بوو تەنورێ چەندێکە وەڵا بە 150 و 120 و ئەوە خاترم گرتووە باشە تەنورەکەی ماڵ کاشەریف لەو خوارە هەر فرە گەورە وەڵایەتی ئەویشە هەر من دروستم کرد دەست و خۆش بە یاخوا هیوادارم تەمەند درێژ و لەش و ساغ بە یاخوا لە کوردستان بە گشتی خەڵکی بە پەیرەوی دوو تەرێقن تەرێقەی نەقشبەندی و تەرێقەی قادری تەرێقەی قادری کە دەروێش و تەرێقەی نەقشبەندیش سۆفین هەردوو تەرێقەتەکەیش لە پاڵیەکە توانیویانە زۆر بە باشی پەیوەندیان هەبێت و زۆر جار من بینیومە بیستومە و خوێندومە تۆ کە تەنانەت زۆر جار سەرۆکی تەریقەتێک وەکو بڵێن بۆ نمونە شێخ عوسمان پرچی بووە پرچی دەروێشی بووە کە خۆشی سۆفی بووە لەو لاش ئەو حورمەت و احترامە بۆ بڵێن لەلایەن قادریەکانەوە بۆ نەقشیەکان بووە ئەم پەیوەندێکی زۆر زۆر باشیان هەبووە لە ئاوایی قامیشەڵەیش
هەردوو تەریقەتەکە هەن بەڵام ئێمە توانیمان بڕۆینە ماڵی بەڕێز دەروێش سدێق و چەند کەسێک چەند دەروێشێک لەوێ و بتوانن چەند بەشێک لە زکری دەروێشان کە لە تەکیا جاران بەڕێوەیانە برد پێشکەش بە ئێمەشی بکەین با پێکەوە بڕۆین ببینین. دەروێش سدێق هێواز ئەم کاتەوە باش نۆشکردم قاتی خۆش باش دیاری بە نۆکردم بەخێت خۆشبی یاخوا سپاس دەکەم مەمنون لە ئەوەیەکەتان تەکێتان نییە یان نەوەڵانیمانە تەکێ دەسەڵات تەکێمانی کەمیژین جەمیە دەروێشەکانمان بۆ سەفەری ئێرشادی تەشریفە بن ساژە بێرە وەڵاشی نەشی ناوداوە دەژەڕۆن دەکەیانم چەند ڕۆژە مەسەن خزمەتیان ناهین و لەگەڵ بەیاخی کوێچن بەیاغ مەسەن باوگم مامۆسامانە سەڵاسی بووم ساڵاتە و تەشریفی ئاوردو بەس زۆری هەرفرەتە بێتە مەملەکەتە ئەڕۆن بۆ کوێ ئەم دیانە مەزن تا گەوێڵە تووە سووران و ئەم بەدەڕەشە و دوو پرویت ئام دی خواروانە گشتێگەڕێن بە سێشەمە و جمعیشا کوورێ زکردەمە و جمعی هەر زکر هەیە شکوریتە لە زۆربەی ئاوایەکانە هەرس ئاوایەکەتان چەند دەروێشتیایە وەڵا خۆ گشتی زەمان خوانی بەها دەروێشن بەڵامی دە پشت بەسەرمان نییە پشت بەسەرمان کەمە لەگەڵ کاگەحمەوی ئێوارە خەڵکی ئاوایی قامشڵە قساکەین لەسەر ژیانی خەڵک لە سەردەمانی زوو ئیسە کاگەحمە وەخت و بەخێر بێ بە قوربانێ بم مەڵامەت زیادە چەند ساڵ تەمەنتە وەڵا 85 ساڵ ئینشاءڵڵا خوا ئەو نەتە تەمەن و پێ بە یاخوا ڕحمکا بە هەموو لە مەرحەمەت و زیاوی یاخوا کاگەحمە سەروازی و کردووە بەڵێ لەکوێ سەرواز بوویت ئارم چناری خۆمانە باش باشە کاگەحمە جاران کاروانیانە کرد لە ئاوای ئەوەیشە کاروانچی بوو وەڵا ڕۆیتن بۆ سلێمانی چیتانە برد وەڵا کەر و گایانە برد گا ئەتان بر بۆ ئەوێ بیفرۆشن و چی بێرن وەڵا لەوێ جۆیانەهانی گاڵیانانی گەنمیانەهانی بەگا و بە وڵاخ ئەرە وەڵا چوونە شاری سلێمانی وەڵی جۆڕەشەیەکیان هانیوە وەڵاهی نەیەخوا تەمەکی کرد بوو تەمەکی کردبوو لە شاری سلێمانیوە خۆتان لەگرا دەشت و دەرتان نییە کاگە ناوەڵا هیچ دەویزارێکی وامان نییە زۆر جا چەند ڕۆژ بە لە ڕێگا بوون تا گەیشتە سلێمانی چوار ڕۆژە چوون و بە چوار ڕۆژە هاتنەوە دە ڕۆژیان پێچوو تاوێ دە ڕۆژ ئەی بەم لا کاروانی ناچوو چوونە لەیلاخ ئەچوونە لەیلاخ چیانە هاورد لە لەیلاخ گەنمیان هاورد گەنمیان هاورد لەگرەوە خۆ هیچ نەبوو ببن بۆ ئەوەڵا هەر بە خاڵیە ڕۆی بە چی ئەیانسەند بە پارە یانسەند یان بەچی پارەیانە بریتر ئەڕۆین ئەچوون بۆ خوڕخڕە و لایستە قەزۆ ئەچوون بۆ لەیلاخ و ئەوانە بۆ کاروان بۆ خوێ چوون خوێ دەوە زیاتر وە لە زیاتری بۆ گەنمە چوون بۆ لەیلاخ ئەمە کولێرە پەنجەکێشەکە شێرن ئەیکەن بەنان لە ئاخرا نانەکە تەواو بوو سێ چوار گونکە لێدانین بۆ کولێرە پەنجەکێشەکە گونکەکان لێدانا ئیتر تۆزە سۆدەی پیاکەن با تۆزە زوو هەڵبێ مازدەێن لە گونکەکانەکەنەوە ئاوا ئەیکەنەوە گونکەکان کە کردیانەوە ماسی تێوەیەدەن و
ئەیدەن بە تەنورەکەەوە کەمێ سوورە بێت و ئەیکەنەوەیتە جوان نابرژێ بە دار بەدارێک ئەیکەننەوە ئەیدەن لێرەکەیەکەن بە دارەکەەوە ئەیکەناو تەنورەکە سوورە بێت کولێرەی پەنجە کێشی ئامە چییە؟ دادانێ نۆک چەرمو و لوبیاچی چەرمو گەنمە کوتیە ئەمە قەنەکڵاوە و شەکەریا وردەکەن خۆمانەکەین بەخەن بەڵێ خواردنەکان لە کوردەواری جۆرا و جۆرن و هەر شوێنێک بۆ خۆی خواردنی تایبەتی هەیە لەوانەیە بڕە گۆڕانکاری بەسرا هاتبێت بەڵام ناوەکان ناوێکی جیاوازن بۆ وێنە ئیسا ئێمە لە قامێشڵین دادە فاتمەی سلێمانی و دادە دڵبەر خەریکن جۆرە کولێرە ئەکەن کە پێشتر بنبۆڵی بوو بەڵام ئێستا لە ناو تاوە سووریەکەنەوە پێش یاڵێن کولێرە مژی لە هەورامان پێڵەن گێتە مەژگە یان هەر ئەو کولێرە مەژگەی احتماڵەن دوایی لێرە بە مژی ناویبن چون کاکڵیان مەژگەیتیایە لەگەڵ دادە فاتمە قسە ئەکەن و دوایی بێەوە ناخۆش نمەکیانەکەین دادە فاتمە باشی خۆش بیاخوا کاکە گیان بەخێر بێن یاخوا سەر چاو بەخێر بێن یاخوا خەڵکی قامەشەڵی خۆت خۆم خەڵک مۆڵێنانم چەم کۆماسی باشە بێەوەی بیاخوا سلامت بێخ پێمان بێژە کە هەویرەکە هەویر ئاردەوانە ئاردی گەنمە ئەی تێرین تەمیز ئەی شێلین و دایانین با کەمێ هەڵبێ و دوایی پیاز و گوێزەکەی بۆ ئەجنین و کەمێ خوێتی ئەەکەین و ئیتری پیازەکەی زۆرە یا گوێزەکەی وەڵا گوێزەکەی زۆرتر بێ خۆشترە ئەرەوەڵا دەیتر وەکو بێژی دوو تۆیە ئیتر دوو تۆیە تۆیە نانەکە جوان خاسەکەین گوێز و پیازەکەی تیەکەین نانێتر دروستەکەین ئەین بەسەریە ئەیخینە ناو تاوەکە بڕێکیان هەروە دروستیانە کرد گەورە و ئەیان خستە ناو تەنور ئەرەوەڵا ئەوە لە ناو خۆڵوشتا دروستیانەکە و خۆڵەکەەوە گەرمەیان خستە ناویانە کرد و خۆڵەکەیانەکە و بەسەریە خۆشتر دروهین بوو. ئازیزان بەم چەشنە گەیشتینە ئاکامی بەرنامەی گەشتەکانی ئەو دیوچیا کە تایبەت بوو بە ناوچەی سەرشوی مەریوان و ئاوایی قامیشەڵە بۆ هیوایەکە بەدڵتان بوو بێ تا بەرنمەیەکی تر شوێن و باس و بابەتێکی تر شاد و بەختەوەر و ماڵتان ئاوا بێ. بۆدەڕۆی بەجەمدێری بە بیماریم هێڵی دەخدالێت قبول ناکە دەوەلا بم لە خێڵی بە نەستەری برژۆڵی فەردەی دڵێم دەکێڵی بە نەستەری برژۆڵی فەردەی دڵێم دەکێڵی ئەرە بە نەستەری برژۆڵی فەردەی دڵێم دەکێڵی بەخوایە کاڕەبیە گەرنی دڵێ قومریە بەخوایە ڕەبیە گەرنی دڵێ قومریە قورعانی بۆ مۆرەکەم پێشەیتیانی
عشقي أو شاوة جوانا إيماني لمسنية يقلا قرا خوارية دولا قرا سارية جوانا والله خيمي سري نادي يسكمينية نبي مريم هيلي دخداليت قبل لك تولا بملك هيلي أربع نشتري برجالي فردي دلم دكيلي